گەڕامەوە بۆ باوەشی شەقامێکی ئەم کۆڵانە خەمی دووری غەریبیشم لەگەڵ خۆما هێنایەوە گەڕامەوە بۆ باوەشی شەقامێکی ئەم کۆڵانە خەمی دووری غەریبیشم لەگەڵ خۆما هێنایەوە بۆ شارەی بە باڵ ئەفری باسپایی لە ئاسمانە منە سووتێم لەگەڵ چاوی خەڵکانێکی بێئاکامە لەم شارەدا فرمێس چاوی هەمووانی گرتوۆتەوە نە درەختێ پێکەنێ و نەچڵێ گوڵی گرتووە لەم شارەدا فرمێس چاوی هەمووانی گرتوۆتەوە نە درەختێ پێکەنێ و نەچڵێ گوڵی گرتووە نەسێبەرێک بارامی لەسەر شانی بەردەستووە ئەی هەتاوی دوای گزنگم تۆ بۆ خۆتت مات کردووە نەسێبەرێک بارامی لەسەر شانی بەردەستووە ئەی هەتاوی دوای گزنگم تۆ بۆ خۆتت مات کردووە تۆ ببینە بەسەر شارە بارانەگری بەتاو بەخۆر گڕیشینی باوە گوڕگوڕ بۆ شارەکەم هاتۆتە گەڕ